دیارە معانەتی پێشمەرگە دێرینەکان ئەگەر باش بکرێ ئەوەنە زۆرە بە راپۆرتێک و دوان تاو نابێت چکە لە هەموو ڕوویەکەوە غەدر لەو پێشمەرگە دێرین و تێکۆشەرانە کراوە بە هەموو حیزبەکانەوە بێ جیاوازی. معاناتی ئێمە ئەوەیە کە پڕ بە پێستی خەبات و ماندووبوون و قوربانیدانی ئێمە کە ئەم ئەزمون و پەرلەمانەی دروست کردووە ڕێزمان لێ بگرن و نەک هەر لە ساڵی یادبوونەوەی حیزبەکانە و لە ساڵ ڕۆژی دامەزراندنی حکوومەتە بڵێن ئەمە بە دەست و مازووی ئێوە دروست کراوە بە دەست و بازووی ئێمە دروست کراوە فەرم و شایستەدارەکانی ئەو تێکۆشەرانە بدەن. من بۆ نەهاتوومە باز لە مافی خۆم کەم ڕەمبێکم من بۆ خۆم کێشە و گرفتم نەبێ بەڵام بڕوا و قەناعەتێ بێستیان پێشمەرگەی کۆن هەیە پارچەزەویەکی لەسەر ئەم خاکە وەرنەگرتووە کە خۆی پەرلەمان و حکوومەتی دروست کردووە. ئێستش پێمان ئەڵێن ئەو پڕۆژە یاسایی کە پێشکەشتان کردووە بە بێ جیاوازی کە ئەیدەنە لە پەرلەمانە ئاێتی پەڕێنن بەڵێتی ئەپەڕێنن بەڵام عیبرەت لە جێبەجێکردنە عیبرەت لە جێبەجێکردنیش کە هاتە سەر پارە و داهات بدرێ وەکو شایستە نیانە و نایدن.